كريا زيخور بابا من نابي دا زيخور بابا من دلك أزنه لا دلجيش كربر عزمانو نيلانگ بابا من كريا زيخور ئەوەی دەیبینن هاوار و ناڵەی یەکێک لە منداڵانی ڕاگیراوانی بادینانە کە هاوار دەکات و دەڵێت بابی من سیخۆڕ نییە. لەلایەکی تریشەوە دایکی یەکێک لە ڕاگیراوانی بادینان کە دووری کوڕەکەی وای لێکردبوو کە بەرگە و توانای ئەوەی نەبێت بۆ چەند چرکەیەک بۆ ڕۆژنامەنووسان قسە بکات بەهۆیەوە لە هۆش خۆی چوو داوای دەکرد کوڕەکەی ئازاد بکرێت و تاوان بار نییە. ئەگەرچی دادگاییکردن پێنج لە ڕاگیراوانی بادینان بۆ ناوڕاستی ئەم مانگە دواخرا بەڵام بۆ دادگاییکردنەکە ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان و کەسوکاری ڕاگیراوان ئامادەی دادگاییکردنەکە بوون. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش دەڵێت ئەوەی جێگەی شانازی ئێمە بوو لە هەرێم ئازادی بوو بەڵام بەم دادگاییکردە ئەم شانازیەش لەدەست دەدەین. ئەمە قەزیەشی سیاسیە ناکرێت بەڕاستی بەم شێوە بڕوات وا دەبێت هەمومان بەهەمولایەکەوە قسەی زیمان هەبێت چکەمە خەترێکی گەورەی سەر ئازادی ڕادەربڕین و ئەمە مستەقبەلی هەرێمی کوردستان دەخاتە ژێر پرسیارەوە و بە نەتیجە من لێرەم وەکو خۆم بۆی بۆ داهاتوی منداڵەکانمان لێرم بۆ داهاتوی منیشتیمانە لێرەم بۆی کە ئازادی ڕادەربڕین ڕێزی لێبژیرێت. تیمی پارێزەرانی ڕاگیراوانی بادینانیش دوای دواخستنی دادگاییکردنەکە ڕایانگەیان لە دادگاییکردنەکەدا ژمارەیەکی زۆر لە تیمەکانی ئاسایش و پۆلیس لە نێو هۆڵی دادگاییکردنەکە بوون. هەروەک ژمارەیەک لە ڕاگیراوان لە ژێر فشاردا ڕەتیان کردەوە کە پارێزەریان هەبێت. بەڵام ئەوانەی کە لە ئەوڕۆکە ناو هۆڵی دادگا کە داوایان کردکەوە پارێزەکان کە پارێزەریان نایە بەشە چیانگوتیان ئەگەر بێ سەیری وێنەکانی پێشگیانیان بکەین لەگەر ئەو ڕۆی ناو دادگا ئەوە دەزانین بۆچی ئەوان ڕەتی پارێزەریان کردو لە ناو دادگاییکردنەکە لە ڕووی جەستەیەوە تەواو لاواز بوون بە هەموو شێوەیە گۆڕانکاری بەسەر جەستیان بەسەر شێوانەوە هاتبوو بۆیە لەوانەیە لە بە سەلامەتی خۆیان نەیانتوانی پارێزەری بگن و ڕەتی پارێزەریان کردەوە. زەختەی زۆری هێز ئەمریکان لە ناو هۆڵی دادگا ئەوان هەبوو لە ناو هۆڵی دادگا لە مەمەڕەکان ینی باوەڕ کرد لەشکرێکیان هێنابوو لە چەکدار هەندێک لە مەحامیەکان دەرکەوت فشاریان زۆر لەسەر عفوا هەندێک لە ئەو متهمانەکە هێنابیان دەرکەوت فشاریان زۆر لەسەر دوانیان وتیان ئێمە پارێزەرمان ناوێ. ڕاگیراوانی بادینان کە ژمارەیان نزیکەی 76 دەستگیر کراوە بۆ ماوەی 10 مانگ دەبێت دەستگیر کراون. 5 لەوان سزای 6 ساڵیان بۆ دەرچووە ئەوانێ دیکە تا ئیستا دادگایی نەکراون. واش بڕیارە لەم مانگە 11 لەو ڕاگیراوانە دادگایی بکرێن. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.